دەسەڵاتی کوردیش دەگەڕێتە کە نیشانەمێنێت بێتە هێزێکی نیزامی. جنسیە بریتە لە ڕابطەیەکی سیاسی و قانونی کە تاک بە دەوڵەتەوە دەستێتەوە. بیدرانی بەڕێسلااوتان لێبێ. لە نێوان ساڵانی 1992 بۆ ئەم ساڵواتە 2005 ئێمە خاوەنی پەرلەمانێکی دیاریکرااو بووین. پەرلەمانی کوردستان لە نێوان ئەم ساڵانەدا کە دەکاتە 13 ساڵ و 3 جارتیایدا ئەو پەرلەمانە نوێکرایەوە، لە ڕاستیدا بای ئەوەیە کە ئێمە چەندین جار بیخینە ناو چوارچەوەی تەوەریشی دیاریکرا و گفتوگۆی لەبارەوە بکەین. ئەمەش نەک تەنها لەبەر ئەوەی کە خودی پەرلەمان بۆ خۆی لە دنیای دیموکراسی و مۆدێرندا دەستگا و دامەزراوە هەرە گرنگەکەیە، بەڵکو لەبەرەوەش کە بۆ ئێمەی کورد و بۆ خەونی کۆمەلگای کوردی لە ئازادی و مافی مرۆڤ و هاوڵاتی بوون و سەروەری یاسا و بەدی هاتنی خواستەکانی توێژە جاجەکانی کۆمەلگا و یەکسانی بەرامبەر یاسادا کۆی ئەو داخوازانی و داخوازەکانی تریش لە ڕاستیدا پەیوەستن بە هەبوونی پەرلەمانێکی زیندوو، پەرلەمانێکی ئەکتیڤ، پەرلەمانێک کە گفتوگۆ و نقاشەکانی ناو کۆمەلگای کوردی دەخاتە ناو هۆڵی پەرلەمان و لەژێر یەک سەقفدا نوێنەرانی گەل گفتوگۆ و لەسەر بابەتە گرنگەکان دەکەن و هەوڵ دەدەن کە کوڕەکان پڕکەنەوە و بڕیاری پێویست لەبارەیانەوە دەدەن و بەو شێوەیە دەبێت پەرلەمانێک دەبێتە پەرلەمانێک کە زیندوو کارا و ڕابەرایەتی کۆمەلگا دەکا و هەنگاوی جددی دەنێرە ناو کۆمەلگادا بۆ ساختکردنی کێشەکان و بۆ چارەسەرکردنیان. بۆیە قسەکردنی ئەم شەومان تایبەت دەکەین بەو ئەزمونە 13 ساڵەی پەرلەمان. بەواتایشتر ئێمە ئەم شەو تایبەت لەسەر پەرلەمانی کوردستانی ڕابردوو یا پەرلەمانی خولی یەکەم یا پەرلەمانی پێشوو قسە دەکەین بۆ هیوای کە لە ئەڵلقەی داهاتوو تایبەت بۆ پەرلەمانە نوێی ئێستا و لەسەر ئەو پەرلەمانە تازەی کە دوای هەڵبژاردننی دوایی دیاریکرا ئەڵلقەیەکی تایبەتتان لەسەر ئەو پەرلەمان نوێی پێشکەشکەین. ئەزمموی 13 ساڵەی پەرلەمانی کوردستان بە شێوەیەشی گشتی ئایا سەرکەوتوو بوو وەلایەنە ئیجابیەکانی زۆرترن یان نەخێر ئەزممونێکە لایەنەکەم و کوڕەکانی زاڵە و لە ڕاستیدا سلبیاتی زۆرتر. و ئایا ئێمە لە ڕابردوودا بەڕاست خاوەنی شتێک بووین کە بتوانین پێ بڵین پەرلەمان یان نەخێر ئەوەی لەو 13 ساڵە ئێمە هەمان بوو لە ڕاستیدا بریتی بوو لە دامەزراوەیە کە دابشکردنی دەسەڵات دابشکردنی وەزارەتەکان حیزبەکان لەوێەوە ئەو دامەزراوەیان بەکاردێنا. ئایا بۆ پێی پەرلەمان بەشێکی دانەبراوە لە کۆمەلگای کوردی و کۆی کەم و کوڕی و لایەنە سلبەکانی کۆمەلگای کوردی لە لایەنە سیاسی و ئابووری کۆمەڵاتیەکان پەرلەمانی دەگرێتەوە بەو پێەیە پێویژدانی نییە ئەگەر بڵین پەرلەمان دامەزراوەیەشی ینی پەرلەمان بکەینە تاکە بەرپرس لە کەم و کوڕەکانی خۆی یان بە دیوێشتردا ئایا پەرلەمان ئەگەر لە کۆمەلگایەکی دواکەوتوو کۆمەلگایەک لە ڕووی سیاسی و کۆمەڵاتی و ئابووری و دواکەوتوو بێ پەرلەمانی ئەرکی بریتی نییە لە چارەسەرکردنی ئەو کێشانە ئەگەر وایە کوا ڕۆڵی پەرلەمانی تەمەن 13 ساڵەی کوردستان لە هەموو ئاستە جیاجەکانی ناو کۆمەلگای کوردی. دەستکەوت و بڕیارەکانی پەرلەمانی کوردستانی تەمەن 13 ساڵە کوان چین و تا چەند پێویستن و تا چەند کاریگەریان داناوە ناو کۆمەلگای کوردی. لە کۆتاییشدا ئەگەر لە بری ڕەخنەگرتن لە پەرلەمان ئایا پێویست ناکە ئێمە ڕەخنە لە ئەو هێزانە بگرین کە لە پشت پەرلەمانەوە دۆستان بەواتایشتر ئایا پەرلەمان لە ڕاستیدا دەرئەنجام نییە بەر لەوەی هۆکار بێ بۆ قسەکردن لەسەر ئەو تەوەرانە لەسەر لایەنە ئیجابی و سلبیەکانی پەرلەمان ئەم شەو لەگەڵ هەردوو بەڕێزان کاک نووری بێخاڵی ڕۆژنامەنووس و کاک نیعمەت عەبدوڵڵا ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان یا ئەندامی خولی یەکەمی پەرلەمانی کوردستان هەوڵ دەدەین لەگەڵ ئێوەی بەڕێز ڕاستەوخۆ قسە لەسەر ئەو تەوەرانەی تایبەت بە پەرلەمانی کوردستان بکەین. سەرەتا بەخێر بن کاک نیعمەت بەخێر بێ کاک نووری. کاک نیعمەت سەرەتا جەناب دۆکو ئەندام پەرلەمانێک لە ماوەی ئەو 13 ساڵەدا پێم باشە پرسیارێکی گشتی دەکەم ڕاستیدا ئەوژۆیە تۆ بۆ چوون و تێگەشتنی تۆ چییە لەسەر ئەو ئەزمونە و ئەزمموی 13 ساڵی پەرلەمان بە شێوێژی گشتی لەگەڵ ئەو هەموو سارد و گەرمیانەی کە لە سەردەمی ئەو 13 ساڵە بەسەر کۆمەلگای کوردیدا چۆنی دەبین؟ زۆر سپاس. لە ڕاستیدا ئەزمموی پەرلەمانی کوردستان خۆی لە خۆیدا ئەزممونێکی مێژوویی سەرکەوتوو بۆ میلەتێک کە دەیان ساڵە سەدان ساڵە تینووی ئازادی و تینووی دەسەڵات و تینووی مەرجعیەت بوو. پەرلەمان وەکو کە باسمان کرد هەر ئەوەندە
ئەگەر سەیری بکەیت لەو ڕوانگەوە ئەهەمیەتێکی زۆر گەورەی هەیە. پارلەمان هەمومان دەزانین پارلەمان دەستکەوتی ڕاپەڕینە، یەک لە بەرهەمەکانی ڕاپەڕینە پارلەمانی کوردستان، ڕاپەڕینی خەڵکی کوردستان و هەروها دەرەنجام و یاخود تێڕوانینێکی ژیرانەی سەرکردایەتی بەرەی کوردستانی ئەو کات و یاخود سەرکردایەتی سیاسی کوردستانە. پارلەمانی کوردستان لە کاتی دروستبوونیەوە هەتاکو ئەو 30 ساڵە بە هەوراز و نشێ و بە زۆر کەند و کۆسبدا تێپەڕیوە بە دابڕان و بە یەکگرتنەوە بە کێشە و مەشاکلەکانیوە. بەڵام پەرلەمانی کوردستان وەکو هەر پەرلەمانێکی دنیا ئەوەیە کە جێگایەکە بۆ دانانی یاسا، ینی جێگایەکی تەشریعیە، تەنفیزی نییە وەکو زۆر کەس ئەو هەموو ئۆباڵ و ئەو هەموو ئەرکەی دەداتە پەرلەمان کە دەبێت پەرلەمان ئاوابێ. پەرلەمانی کوردستان ئیجابیاتی یەکجار زۆرە، ڕاستە کەم و کوڕیشی هەیە، هەموو دام و دەستگایە کە تازە بۆ یەکەم جار بێ بە تایبەت لە ناو میلەتێکی وا کەم ئەزمون و میلەتێکی وا دەورە درا و بە ناحەزان و پیلانجێران لە هەر چواردەورەی خۆی و پیلانجێران لە ناوەوە و لە زمانێک کە ڕژێمی بەعەز چەند کیلۆمەترێک لە شارەکانی کوردستان دوور بوو، خەڵکانێک هەبوو بە هەر شێوەیەک ئەو ترسیان ڕەواندەوە کە بتوانن کە نیان دەتوانی خۆشە هەڵبژێر. زۆر کەس نەی دەوێرا کە خۆشی بۆ پەرلەمان هەبژێرێ. کەواتە پەرلەمان لەم سنوورە دیاری کراوەدا هەستا سەر پێی خۆی گەلێک کاری گەش و ڕەونەقداری کردووە و هەر لە سەرەتای دامەزراندنیەوە پەرلەمان دەستی کرد بە دانانی یاسا بۆ دام و دەستگاکانی حکوومەت. بەڵکواتە پەرلەمان بە شێوەیەکی گشتی لاپەڕێیشی مێژووی گەشەدار زێڕینە لە مێژووی سیاسی کورداوە لە مێژووی سیاسی وە دەکەوێتە ناو مێژووی یەک لە هەرە گەشەدارەکانی مێژوو دەبێت لە ئایندەشدا ئەم پەرلەمانە. بۆیە پەرلەمانی کوردستان ینی کات کە دامەزرا ڕژێم ئەو کاتەش بوو کە دام و دەستگاکانی خۆی سەحب کردبووە لە کوردستان. پێویستمان بوو بەوەی کە شوێنێکەبی ئەم ئیدارەی کوردستان بەڕێوە ببە بە ژێرە یاسا و قانون کە میلەتێکی وەکو کورد تامەزڕۆی ئەو کارە بوو. بۆیە لە یەکەم ڕۆژی دامەزرانی و پەرلەمانی کوردستان بە سەدان بڕیار و یاسای دەرکردووە بۆ ڕێخستنی ژیانی ئیدارەی کوردستان، بۆ ڕێخستنی ژیانی کۆمەلگەی مەدەنی، بۆ ژیانی کۆمەڵایەتی ناو خەڵکی کوردستان. بەڵێ کاک نووری دێمەوە لە کاک دەمت بۆ وتکردنەوەی بابەتە. بەڵام کەواتە ئەزمموی 30 ساڵی پەرلەمان لە کوردستاندا، ئەزمموی کورد لە پەرلەمان کە تەمەنی 30 ساڵە ئەزممویێکی سەرکەوتووە، سەدان بڕیاری دەرکردەوە پەرلەمانە و ئیبداعێکیشە لە ڕاستیدا بەپێی بۆچوونی کاک نیامەت لە سەقافەی سیاسی کوردیدا و ئیبداعێکە سەرکردای سیاسی کوردی نایەتە گۆڕ. پەرلەمان لەو هەموو گەرم و ساردیانی کە لە ماوەی 30 ساڵە بەسەر کۆمەلگای کوردی داهاتوە سەر پێی خۆی وەستا ئیشی کرد، ڕۆڵی هەبوو لەگەڵ ئەوەی کە وەکووتی نەک تەنها لە ڕووی معنەویەوە چەند کیلۆمەترێک لە پەرلەمان و باسی دەسەڵاتی باسی زیادە کردەوە، بەڵکو لە ڕووی معنەویشەوە بەعز هەمیشە مەترسی دەناوە پلانیش هەبوو. بەڵێ سوپاس زەمان من دەمێ بەرەوەی بتمەنە و باسکە لە ئیزابیات و سەربیاتی پەرلەمان بۆی نەکەوێنێ ناو ئیشکالێکی مێژووی دەمێت لە دوو خاڵەوە بۆی بچەمە ڕاستی. یەکەمیان دوای ڕاپەڕین و هاتنی بەرەی کوردستانی بۆ کوردستان و ئازادبوونی ناوچەکان دیارە بە حکمی باگراوەندی سیاسی خۆی هێزە سیاسەکانی کورد یاخود بڵێن سەرکردای سیاسی کورد و هێزە سیاسەکان هەڵگیری جۆرێک لە دووریش دیموکراسی بوون بۆ عێراق و کە هاتنە سەر ساحەی واقع لە کوردستاندا بۆ ئەوەی جارێشتر ئەو پامەی خۆیان پیشانی دنیا بدەن و پیشانی وە بدەن کە دوای ئەو سەمکاریە دوای ئەو زوڵم و زۆردارێک کە لە کورتیاوە دەیانەوێت جارێشتر کۆمەڵگەی کوردی و ئەو ناوچە ئازادکراوانەی کە هەن لە بیخەنە ژێرباڵی
کەشێکی دیموکراسی زۆرێک لە دیموکراسیێت و ڕاهێنانی خەڵک لەسەر ئەو مەسەلەیە کە من پێم وایە ئەوە زیاتر بۆ فۆرم واتە شتێکی فۆرم بوو فۆرمامێز بوو و زیاتر ماکیاژێک بوو بۆ کە دوجار لە هەنگاوەکانی وان دەرەکەوێت هەنگاوەکانی سەکردای سیاسی لە مەسەلەی بە دیموکراسیکردنی کۆمەڵگا و بە مەدەنیکردنی کۆمەڵگا و بە یاساییکردن و دەسووریکردنی دامەزراوەکان هەتا دوایی لێوە دەتوانین بڵێن پەرلەمان دوو دیو هەیە دیوی ئەویان یەکەمیان ئەوەی ڕەنگە شتێکی باش بووە و وەکو دامەزان وەکو ئەوەی کە کورد لە قۆناغی شەری تەکداری دێتەوە دەوێت لە موەسسات لە شاخ خوار بۆ شار لە شار پەرلەماندا بەڵام ئایا تا چەند ئەو توانرا بە فعلی تعبیر لە واقعی شار بکە و لە واقعی ژیانی دیموکراسی بکە تا چەند توانیوێتی بڵێتەوە من پێم وایە لێرەوەش هەزێمە سەر قسەی مەسەلە من لەگەڵ بە ئەوە ڕای منە کەم لەگەڵەوە دانیم تا 13 ساڵ قسە لەسەر پەرلەمان بکەین یعنی من لەگەڵەوە دام قسە لەسەر فترێکی زەمانی محدودی پەرلەمان کرد بۆ نمونە ینی درێژکردنەوەی کۆمەڵی ماوەی پەرلەمان من ئەتوان بڵێم تا 95 قسەی لەسەر بکەم تا 365 لەبەرەوەی قۆناغەکانی تر جارێش ئیسپات بوو کە حزبی کوردی یان دەسەڵاتی سیاسی کوردی سەکرتاری سیاسی کوردی سەرپشک بوو لە بڕیاردان لە درێژ جیاوازی چێ لە نێوان پەرلەمانتانەوە و پێنج و دواتری ئەمە بەسم لەوەیە درێژکردنەوەی ئەو مدە قانونی پەرلەمان شتێکی قانونی نەبوو شتێکی ئاسایی نەبوو بۆ کۆمەڵگەی کوردی و شرعیەتی لە دەسەڵاتی حزب لە گوتاری حزبەوە گربوو لە شرعیەتێکی یاسایی و جەماوەی باش بەڵام کاک نیحمەد وتی بە نەتیجە دەمە لە هەموو حالەتێکدا پەرلەمانی ئێمە تەمەنی 13 ساڵە بەڵام 13 ساڵ پڕ لە سەروەری پڕ لە دەستکەوت ئەو دەستکەوتانە بۆ نمونە کە نامەت باسی وێ کرد پەرلەمان یاسای داناوە من پرسیارەکەم ئەو یاسایانە کاریگەریان لەسەر کۆمەڵگەی کوردی وەلە تەطبیقکردیان لەناو واقعی کوردەواری تا شوێ بوو قسەی لەسەرەوەی کرد کە ئیشی پەرلەمان تەنها یاسادانانە و ئیدی خەڵک کۆمەڵک شتێک کاتە ئەستۆی کە لە ئەستۆی وینی لە ئەستۆی دەستگا ڕاپەڕاندنەکانە کۆمەڵێک مۆسایتکەیە بەڵام لە هەمان کادا کە تۆ سەیری پەیڕەوی ناوخۆی پەرلەمان دەکەی کۆمەڵێک دەسەڵاتی مەسەلەنێک لە کە هەوڵەدین دوای لە شێشە یاساییەکە بینە سەری لە پەیڕەوی ناوخۆی پەرلەماندا لە بەندێکدا ئیشارەت بەوەدا یاخود لە مادەیەکدا ئیشارەت بەوەدا پەرلەمان بۆی هەیە ئەنجومەنی نیشتیمانی بۆی هەیە کە کار بەدەستان وەزیرەکان ئەنجومەنی وەزیران هەر یەکێک بە سەرۆکی وەزیرانشەوە لە بەرامبەر هەر پێشەرکارێک هەموو کەم و تەرخەمیەک هەر گەندەڵیەک ڕوبەڕووی لێپرسینەوە لە پێچانەوە بکە چێ بینیمان لەماوەی 13 ساڵ پەرلەمان ڕوبەڕووی خەڵک وەزیرێک بێنێتە بەیان بە هەر پێشەرکارێک کرابێن سەرۆکی وەزیران لێ پێستۆ لە بەرامبەر کۆمەڵێک ئیشکالات کە هەبووە یعنی ئەوانە ئەوە لەولا لە لایەشی تر پەرلەمان کە تۆ هەڵبژارنی خۆت کرد پرۆسی سیاسی خۆت ئەعلان کرد کە تۆ دەتەوێت لە ڕێی پرۆسێش دیموکراسی ئەو پەرلەمان هەڵبژێری خۆت جیاواز دەکەوێت لە قانونەکانی بەر بۆ لەو ساتەوە مێژوویە مەبەستم دروستکردنی پەرلەمان واتە ڕەتکردنەوەی قانونەکانی حکوومەتی بەعس لە کاتێکدا بە درێژای 13 ساڵ پەرلەمان کۆڵەگەی یاساکانی خۆی بەتایبەتی لە مەجاری قانونی عقوباتی عراقی لە مەجاری باری شارستانی قانونی مەدەنی تا دوای پشتبەست و بە بڕیارەکانی بەعس بە یاساکانی بەعس ڕەنگە لێرە و لەوەکەمە کەمارکردن کرای بەڵام تۆ تەماشاکەی پێ بە پێ نەسی ئەو بڕیارانەی کەبوون کۆمەڵێک بڕیاری زۆرا بەلای بوون کەمە دوای دێنە سێتوان پێ بە پێ لە پرۆتۆکۆلەکانەوە کە سەرچاوەی ڕسمینە و پەرلەمانە چاپ کراوە لە چەندین بەرز زیاتر لە 20 بەرگ کە لە بەردەستماندان هەموو گفتوگانە کە تۆ لەناو پرۆتۆکۆلەکاندا پێداچیوە باوەڕت بێ بەزەید بە حاڵی کوردایەتەوە یان لە ساتێکدا لە قۆناغێکی چارەنووسازێکە کورد چاوەڕێ ئەوە بووە دوای ئازادی بی لە چارەسەرکردنی کۆمەڵێک کێشەی گەورە بکرێتەوە کێشەی چارەنووساز کێشەی سیاسی کێشەی کۆمەڵاتی کێشەی پەروەردەیی کێشەی ئابووری کێشەی یاسایی کەچی کە تەماشای درێژای پرۆتۆکۆڵانەکەی گفتوگۆ لەسەر کۆمەڵێک شت کراوە کە وەختی وای پێوە کوژراوە کە زیانێکی زۆر گەورە هەم بە حرەکەی سیاسی کورد گەیشتووە کەوتووە هەمیش لە وەختی پەرلەمانی کوشە لە کاتی پێشیدا واتە زۆرێک لە گفتوگۆی بێسەروبەر لە کەواتە بە نەتیجە کاک نیحمەد بە پێچەوانەوە پەرلەمانی ئێمە بەو 16 ساڵی پەرلەمان لاپەڕەی زیێڕینە لاپەڕەی شڕەشە لە مێژووی بە پێڕێی کاک نورەدین مەسەلەن یەکێک لەو خاڵانی کە باسی کرد کە ناکۆکە بەڵام لە هەموو حالەتێک لایەنە سلبیەکانی زیاترە یەکێک لەو لە خاڵانی کە ناکۆکە لەگەڵ توتیدا مەسەلەن سەرەوەی کە تۆ باسی کرد کە پەرلەمان مؤسسەیەکی تەشریعیە ڕاستە پەرلەمان مؤسسەیەکی تەشریعی بەڵام پەرلەمان سەلاحیەتی لێپرسینەوەی دەستگا تەلڤیزیەکانی کە بڕیارێک جێبەجێ نەکەن کوا ڕۆژێک ڕۆژان بیستمان پەرلەمان ناک بەرامبەر وەزیرێک بەرامبەر مدیر عامێک بۆ نمونە لێپرسینەوەی بکە یا مەسەلەن لە یاساکان ئەگەر پەرلەمان ئیشی تەشریع بێ وەکو خۆ دەڵێ کو ئەو قانونانەی کە بەعض
کە پەرلەمان دەری کرد پێچەوانە بۆ یاسانەی کە بەعز پێشتر دەری کرد یعنی یە قانونی ئەحوال شخصیە پەرلەمان هەریشی پێ دەکرد کە بەعز داینابوو لە ڕاستیدا بەڵێ لە ڕاستیدا جارێ با بینێ سەر باسی خاڵێکی کرد کە نوێکردنەوەی پەرلەمان قانونی نەبوو لە خۆی دەورەی پەرلەمانی 3 ساڵ بۆ کەسزانی دوایە بە تعدیلێک کرا بۆ 4 ساڵ بەس کە تۆ ینی کامە اختیار دەکەی ینی کە زۆر خراپ بێ یاخود على الأقل وەکو خۆی بمینێتەوە کە سوودی هەبێ پەرلەمان ئەگەر انتخابات نەکرێ وەکو زۆر لە بینیمان لە لبنان ینی 17 ساڵ پەرلەمان درێژ کرایەوەنی وە تەجروبەیەکی نوێنێ لە کوردستان بڵێن بۆ ئیلا لە کوردستان 13 ساڵە پەرلەمان هەیە باشە کار نیعمە لە لوبنان پەرلەمانێک دەبەر حاڵەتی جیژنایی 17 ساڵە 8 ساڵە 20 ساڵی نوێ کرایەوە بەڵام لە 100 شوێنی نمونەی تر بۆ دێرمەوە کە پەرلەمانێک ڕۆژی نوێ نەکراوە بۆچی ئەو نمونە خراپەکە آخر بۆ ئێمەش لەبەر ئەو زروفە سیاسە خراپەی کە لە کوردستاندا هەبووە تۆ لە یعنی ئەو سیستەمەی کە لە کوردستان هەبوو وای کرد نەک لە بواری پەرلەمان لە هەموو بوارەکانی کە ئێمەکەی پێشکەوتنێکی بەرچاومەدیەوە بە تەمحی ئەو میلەتەی خۆمان بۆ هەر چمە پەرلەمان ینی گلەی لەسەر نعمەت بۆی بچینە ناو خۆری مەوزوعەکە ئەو نوێکردنەوەکەیشی قانونی بۆ کاگنووری و قسەیشێ بە دوای بیکە لەسەر ئەو خاڵە ئەگە ئەو نوێکردنەوەکە نوێکردنەوەیش قانونی و تەسلیم بووین بەڵام باشە بۆ پەرلەمان لێپرسینەوەی دەسەڵاتدارانی نەکرد بۆ پەرلەمان قانونیشی دەرنەکرد پێچەوانە بە یاساکانی قانونی ئەحوال شەخسی باس لە پەرلەمان زۆر ینی قانونی ئەم قانون و قراراتانی کە لە پەرلەمان هەیە ئەمە ینی ئەمە قانون قرارات شێکزار زۆر نزیکەی 500 قانون و قراراتە هەموو بابەتەکانی تایە هەروەکو باسە کرد 22 قانون و قراری تێدا دەربارەی کۆمەلگەی مەدەنی و 14 قانونی تێدا دەربارەی مافی ژن کە کاتی خۆشی لە سنووری هەرێمی سلێمانی کە بەڕێز مامجەلال سەرۆکی هەرێم بۆ 2 یاسای دەرحەق بەرژەوەندی ژن تۆمار کراوە لەو قانونانە سەدان قانونی تر بۆ دام و دەستگاکانی دەوڵات بۆ قەزایی بۆ هەموو وەزارەتەکان ینی بۆ ئیجازەدان بە ڕێکخراوەکان ینی ئەوە هەموو دام و دەستگای ساقافی و دام و دەستگای مەدەنین ینی ئەوانە بەڵە وەڵامی ئۆداینەوە کە یاسەتان دەرکردو بەڵام بۆ لێپرسینەوەی دەستگا وەکو باسی کرد دەورەی هەتا پەرلەمان لە بیدایەتی 2 ساڵی یەکەم هەموو کەس دەزانی پەرلەمانی کوردستان هەر ئەو پەرلەمانە نییە کە تەنیا 105 ئەندام بوون لە قاعەیەکە دانیشن پەرلەمان ئیش و کارەکانی خۆی تەوزیع دەکا بۆ لژان 14 لژنەی هەبووە ئەو لژنانە هەر لژنەیەک بەرامبەر بە وەزارەتێک ئەندامانی پەرلەمان لە ساڵانی پێش یعنی 2 ساڵی پێشتر زۆر بەوردی زۆر چارەکانە هەموو دام و دەستگاکانی دەوڵەتیان دەپشکنی و دەچون بۆ چاودێری و مراقبە و تەفتیش کە چەندین جار مەسئولی گەورە وەزیری هێناوەتە پەرلەمان و ئیستیزوا کرا ئیستیدعا کراوە ینی ئەو شتانە هەموو کراوە لە پەرلەمانی کوردستان بەڵام کە تۆ زروفەشی ئەو زروفانە دێتە پێش ئێمە نەمان دەتوانانی کاربەدەستەشی بەسیط بێنین نەکرد وەزیرێک يعني حتى لإداري لإدارات خود كتو كبرلمانش دوري نبي إدارات خوي دوري هبوا مثلا وزير بو مدير بسوكاني خوي محاسبة نكردوها. بله. كان كواتنا جالسين درنا كردو جالسين زورنا در كردو نمونشي بيه و چهاردلیش نشان هبوا بولی برسینو لوزارت کن. من زورم في خوش مصنع متى هتسلم مساج نكان. بو دارش كتأكيد لسوق سير كمو كد سير كلا لما يجي من دوباره تأكيد لسوق كمو من قصة سير الرنجة صالك يبيشون قبوله كبجوري بوتوار صال والله من وقت هالاتيك بوتوار صال دنجا برلمان كردستان ده بوي أريم ليه شرعيتي الرأي قشتي بيني شرعيتي شقامي كردي بيني شرعيتي حزبي كردي فيها حزب ويدي حاكم وبسك برلمان وحزب وتوزيع كمالك بريادات كان والله بردو خيك وانا ذكرها رجال ذكره بس لهماك أول شيء لنا سياستي كردي ده كزملوي ده بردوام بكمالك متفاوت مثلا ده شعوري خلق وشاري خلق بلا ريدا با بونونا لهرس دوباره كنوع برلمان وليش كنوع لا داربن ولا ملا عمر ولا او كاتي اخي ذا صالح وحوت ما ليش كيا وقصر سوي كلي بو فارزغاري كدن دسكوتي ميجي كردستان بو دزغتن ورزقا كني ازمه ديمقراطيه وازمتي ده بو كومالكش بو كشعارات مكو اخواني شهيدان ما بسم بلام شيء بو سببي وي اوانا يعني او دسكوتان دزبسن ما بس خودي او كدواي دينا سبب بلام كدينا سر لجنه كان بوي بس
دەنای باس لە لیژنەکان کرد پێکردنانی لیژنەکان من لەگەڵدام کۆمەڵە لیژنە پێک هاتوون و لە پرۆتۆکۆلەکان شرات پێ بەڵام تۆ سەیری ئەو کارەساتە بکە بۆ گەری کۆرد کە 105 کەس لە ژووری دانیشتنی خەریکی چین لەدانین لە لیژنەکان لە لیژنەی مافی مرۆڤ و لە لیژنەی ژن دەست پێکەین لە دانیشتنی ژمارە 15/6/92 و لە دانیشتنی ژمارە 4/6/92 لە پرۆتۆکۆلەکەدا تقریبا بە هەردوو بەشەکەی 11 لاپەڕ کە گفتوگوی نێواندا پەرلەمانەکان بۆ لەسەر مەسەلەی ژن پەرلەمانی کوردی لە ساتەوەختەدا کە کورد هەموو چاوەڕێی چارەسەرکردنی کێشەی حەساس بوو چاوەڕێی ئەعلانکردنی یاخود داڕشتنی سیستەمێکی سیاسی بوو زۆری سیستەمی سیاسی لە وڵات داڕشتنی ئەوەی بووە تۆ چۆن پەیوەندیەکانی خۆی لەگەڵ حکوومەتی بەغدا داڕێژەوە خەریکی ئەوە بووە لە دوو دانیشتن کە کاتە دوو دان بەیانی ئێوارەکە و بەیانی ئێوارەکەی کە کاتە چوار دانیشتنی لەسەر یەک کێشیان لەسەر بووە لیژنەکە ژن بێ یان ئافرەت بێ دوازارش نەگەیشتنە نەتیجاوە بەجێرەی هەر لە ناوی لیژنەکە و دوازار لیژنەکە ڕەفز کراوە و لیژنەی بینە باشتر کێشەکە وشەی ژن بەکار وشەی ئافرەت وشەی ژن یان وشەی ئافرەت و ئاخر جارش گەشتنە ئەو بڕیاری پەرلەمان بەکۆی دەنگ لیژنەکە ڕەفز کراوە دانەمەزانەوە باش ساڵی 92 ئەو لیژنەیەک بەڵێ ئەوە سا قسەیتر دێ سەر دواتر لەسەر مەڕ ئەو سەیدات وانە تەقریبا پێکهاتن نازانم لیژنەی مافی مرۆڤ بە هەمان شکل لیژنەی مافی مرۆڤش لەوێ ڕەفزکراوە کە گوتیان لەبەرەوەی ئەوە لاسایکردنەوەی ئەمریکا و لاسایکردنەوەی کۆمەڵێک سیستەمی سیاسیە بەعکسەوە لەوێ مؤسساتی مافی مرۆڤ لە دەرەوەی دەسەڵاتی شەکا و پێیز بۆ ناکە تۆ سیر کە مناقەشە لەسەر دانیشتنی ئەندامی پەرلەمان و شوێنەکانیان قسە لەسەرەوە کراوە لەناو پرۆتۆکۆل لە دانیشتنی ژمارە 4 ڕۆژی سێشەمەی 16/6/92 هەر هەمان شێت ئەندامانی فراکسیۆنی سەوز لە بەرێشی پەرلەمان دامنیشن لە بەرێشی هۆڵەکە ئەندامانی فراکسیۆنی زەر لە بەرێشی هۆڵەکە دامنیشن و ئەندامانی لیستی مۆر و بیلایەنەکان لەناو ڕاست بن یاخود پێشنیارەوە کراوە ئەوانە ژماریان بۆ دامنێە بە حروفی هیجایی دەوجەکەن دوای ئیتفاقی پەرلەمانەوە کرا کە بەڵێ مشکلێک نییە حروفی هیجایی بۆ ئەندام پەرلەمانەکان داژێ هەری کە بە جوێرەی ژمارەی خۆی و عفوم دەکەیت ئەو مناقەشانن کە ئەو لیژانە کە قسەی لەسەر کراوە ئەوەی گرنگە تۆ لە دەرکردنی یاسان نییە بەرەنجام شەتە حاصلا شەتە تۆ ئەو یاسانەیە کە دەرەکەی چی کرا کوات بەرەنجامی ئەو یاسانە چ بوو مەسەلەن یاسای چەکداماڵین من لەگەڵدام یاسای چەکداماڵین یاسای چەکداماڵین بەڵام دواتر پەرلەمان نەیتوانی پارتی و یەکێتی و ئەحزابی لەو میلیشیانێک کە هێنی ڕوبەڕووی پرسیارێکی گرنگە کاک یعنی یەکێک لەو یاسانەی کە دەرتان کردووە ئێوە لە پەرلەمان یاسای چەکداماڵینەوە جگەلەوەی کاک نووری باسی لیژنەکانیشی کرد ملاحەزاتی دا بەڵام یاسای چەکداماڵی یاسایەک دەکرد یاسایەکی زۆر جوانە یاسایەکی گرنگە کێ جێبەجێ کرد بۆ لێپرسینەوەتان نەکرد ینی بۆ باسی ئەوە نەکرا کە پێویستە جێبەجێ بکرێ و مەسەڵەن وەڵاهی من زۆر ینی بە شێوەیەکی سەیر ئەو شیکردنەوەی دەبینم چونکە تۆ ئەو هەموو لێژنەی پەرلەمان ئەو هەم پرۆتۆکۆلاتە ئەو هەموو سەدان سەعات دانیشتە تۆ هاتی لە بیدایەتی پەرلەمان لە بیدایەتی ئەزمموی پەرلەمان یعنی کورد هیچ تەجروبەیەشکەی نەبووە دوای ئیشی پەرلەمان هەروایە ئیشی پەرلەمان وایە لە شتی بچووک دەست پێ دەکا و باسی شتی بچوو دەکا باشستی شتی گەورە دەکا و پێشەوەی وەڵامەکەت بەمەوە یعنی باسی شوێنەکانەکەی هەموو لە ئەوروپاش لە هەموو شوێنەکان هەر کەس فراکسیۆنی خۆی لە شوێنەکە گروپە ینی ئەتیادی ئەمە شتێکی زۆر ئاسایی ینی بەو شێوەی ئەوە فراکسیۆنی فلان لەوێ دانیشێ ئێمە لەو سەردانەمە کەکردمان بۆ پەرلەمانی ئەوروپا بۆ بڕۆکسل بۆ پەرلەمانی هۆڵندی هەمان شوێنی تایبەتی خۆیان هەبوو یعنی تێکەڵ نەبوون بەو شێوەی چکە هەموو یەک فراکسیۆن نییە بەڵام بۆ جێبەجێکردنی ئەو یاسایانەی بە تایبەتی یاسای چەکداماڵین و یاسای زۆر شتی کە ژەنیار ئەوە نییە ئێمە کە لە پەرلەمان یاسا دەرکرابی و جێبەجێکرابی بەڵام من ئەنی نیوە دێرە شعرەشی شاعری گەورە هێمنە دێنمە بیر کە دەرێ لە سایەی دۆخی شمشیرە کە حاکم حکمی ئیجرایە ئێمە حاکم کە شت برێ حاکم یەکێک حکم دەدا ئەگەر خۆی لە ژوورێک دانیشتوە مەدەنی دانیشتۆ هیچ دەسەڵاتێکی تەنفیزی نەبی چۆن دەتوانێت ئەو کە حکمی کابراایشیدا ئەگەر شۆرتەکە لە دەرگارانەوە سای پیلی بگربی باتە بەندیخانە ئێمەش کە ئەو هەموو یاسایە دەرچووە کە قوەی قانونیمان هەیە بەڵام قوەی تەنفیزی لەدەست ئێمە نییە ئەو بارودۆخەیە ئێمە بۆ خۆمان بینەوە سەر ئەو مەوزوعانە دووبارە ئەو برینانە هەڵبۆشێنینەوە یان بخێنە ڕوو ئێمە پێویستە باز لەوە بکەین ئەو پەرلەمانە سەرڕای ئەو کەم و کوڕیانە ئەو هەموو یاسایە ئەو هەموو پرۆتۆکۆلانەی کە دامەزراد و ئەو هەموو باوەڕ بکە ئەگەر ئێمە لە پەرلەمانی کوردستان شانازی بەوە دەکەین کەوەها پەرلەمانی کوردستان دەبێت میلەتی کوردیش بەو شێوە سەیری بکە کە خۆی پاراستووە
لە نەمان ئەگەر ئەو پەرلەمانە نەبووایە تۆ ئێستا قانونی ئیدارەی دەوڵەتی عراقی کە دانراوە باسی پەرلەمانی دەکرد باسی ئەو حکوومەتی هەرێمی دەکرد ئێمە دەستکەوتێکە ڕاستە کەم و کوڕی هەیە ڕاستە شت نەکراوە پێویست دەبوو زیاتر بکرێت لەگەرتم بەڵام بارودۆخەکە دەتۆ پێ بڵێ بارودۆخەکە وای کردووە کاک نورەدین ببوورانی ینی قسەیەک کرا مەسەن لە سیاسی چەکداماڵین تۆ خۆت پێ دووە پەرلەمان دەتوانێت چەک بە هێزە سیاسی کوردەکاندان پێ دوانی ئەوە هیچ حافە یانیەوە بێویژدانی بەرامبەر پەرلەمان دەکەێت تۆ داوا شتێک لە پەرلەمان دەکەی کە هەمومان دەزانین پەرلەمان پێی ناگرێت پەرلەمان لە توانای دانیا بگورە ئەنی ئەو پرسیار زۆر جوانێ بەس مەسەلەن ئەو مەسەل جەنابە دەتەوە یاخود ئەو خەڵکە زۆربەی خەڵک دەیویست پەرلەمان ئەگەر شتێک وانە بوو بێ استیقالە بکەن یعنی تۆ ئێمە حلێکمان پێبی مەسەلەن هیچ تەفاهمێککە نەبی لەگەر کەسێک شەڕ بکە ئیلا بیکوژی حەلیکە هەیە ئەیدۆزینەوە نابی تۆ ئەوی لەناو ئەو دەستکەوتە لەسەر مەسەی چەکداماڵی تۆ کێشەکە لەوەیدایە کە باسە چەکداماڵی نەکرێ بێتەکەیت ئەو دەستگای شەرعیە و پێیانوە بۆ دەبی هەموو هێز سیاسەکان مرکز بوو بۆ ڕێیانی ئەو پەرلەمانە وایە ینی پەرلەمان مادام دەستگای شەرعی ملەتێک بووە با کاندیدی حزبێک شێنەوە بێ بەڵام دەبێ حزب مرکزی ئەو یاسایانە بێت کە حزبەکە مرکز نەبوو ئیدی خەڵک یاخود بەتایبەتی هۆیزانێک کە باڵا دەست بن لەناو پەرلەمان کە ئەو مرکز نەبن ڕەنگە تۆ نەتوانی کەواتە لێرە چ دەرەکەوێ ئەو کەسانی کە لەناو خودی پەرلەمانن یەکەم شێت کە تاکید لەسەر سەسپانی یاساکان ناکەنەوە یاخود تەطبیقکردنی یاساکان ناکەنەوە لەبەرەوەی ئاعازێکی سیاسی لە پشتیوانەوێ ئەوە یەک دووەمیشت تۆ لە کاتێک باس لە دامانچەکەی نمونە لە بەندێشدا من قسەیەکم هەیە سەرڕای هەموو ئەوانەی کە پاسوانێن هەموو ئەندام پەرلەمانەکان کەچ داوایان کردو هەر ئەندام پەرلەمانێک بۆ خۆشی دەمانچێ و کلاشکۆفێک پێوێ ببێتە بڕیا لەناو پەرلەمان یعنی تۆ لەلایەک باسی چەکداماڵی نەکەی لە هێزە سیاسیەکان و یاخود چەکداماڵین بۆی میلیشانە بێ هێزێکی گرتووە بێت کە 2000 شتێکی باش بوو یاسای هێزی پێشمەرگە دامەزرا بەڵام بەهۆی شەڕی ناخۆت زارش هێزی پێشمەرگە دۆشاو تۆ باس لە نێژنی دیادی چەکەی بەڵام حەق بە ئەندامێش پەرلەمانە بەڵام باشە بۆ ئەندام پەرلەمان بۆی نیە دەماچی پێ تۆ پاسوان هەبوو ینی کێشە لەسەر بۆ من ئێمە پاسوان بەڵام نەسی ناو پرۆتۆکۆڵە کاتووە کە جگەرە دەبانچە چەکێکی باشە بۆ ئاوا سەیری ناکە کاک نورەدین ئەوە حرسی ئەندام پەرلەمانەکان بۆ بۆی کە بە پێی یاسا ئیشکەندەنە هیچ ئەندام پەرلەمانە کێشەی نەبوو لەگەڵەوەی نەک دەمانشە ڕەنگە دەبابەیەکیش لە ماڵەتدانیانی پێویستی بۆ نەدەکرد بگرێتەوە پەرلەمان بەڵام ئەوان کە هاتوون لە پەرلەمان داوایان کردو ئەو بەڵگەی ناکرێت بڕۆین بەڵگەی ئەوەیە کە ئەو ئەندام پەرلەمانە بەڕاستی وچیان لە چارچەوەی یاساییش بکەن و پێی یاسا بەڵام کاک زەمال پێشتر تۆ ئیشارەت بە قسەیەکدا کە لەناو پەرلەمانەکان دنیا ئەبینین شەڕە کورسی دووستە بێ چی و بەڵام لەناو ئەو شەڕە کورسیانەش تۆ کەسێکی هێزێکی نظامی بینی تداخلینە هۆڵی ئەنجومەن بکە بۆ نمونە لە دەسەڵاتەکانی سەرۆک لە پەیڕەوی ناوخۆی هەرێمی کوردستان پەیڕەوی ناوخۆی ئەنجومەنی نیشتیمانی کوردستان سەرۆکی پەرلەمان فەرموودە ئەوە دەسەڵاتی سەرۆکی پەرلەمانی کوردستانە ئەوە دەسەڵات بۆ پاراستنی ئاسایش و ڕێکوپێکی لە ناو ئەنجومەندا هێزی نظامی بە فەرماندەی خۆی بخاتەکات لەناو مەبەست لێرەدا مشکلەیەکێک زەمان مشکلەی نەبوونی پسپۆری زمانەوەی یاخود زۆر بە یاساکانی پەرلەمانی کوردستان کە داڕژراون هەر هەمویان لە ڕووی سیاغەوە من لە پیاویش قانونی نیم لەناو قانونەوە نازوان بەڵام لە ڕووی سیاغەوە لە ڕووی سیاغی زمانیوانە هەمویان شاراون غامزن لە کاتێکدا دەقی یاسایی بە جۆرێ من ئاگدارم دەبی دەقی ڕوون بن دەقێک بی تەفسیری زۆر هەڵ نەگرێتن یعنی لێرە تۆ کە ئەڵێ دەسەڵاتی ئەوەی هەیە هێزێکی نظامی بێخاتەژێر کاری خۆی هەر بۆ نەسێەوە دەقەکەی کاک زەمان دەڵێ بۆ